هاوڵاتیەکی شاری سلێمانی ماوەی 42 ساڵە لە شەقامی متەنەبی لە بەغدا کاری دروستکردنی دیاری و نووسین و هەڵکۆڵین و وێنەکێشان دەکات. دەستپێکی کارەکەی لە خەوێکەوە بووە و وەکو خۆی دەڵێت جارێک لە خەونمدا لە ماڵێکی داڕوخاودا بووم و کەسێک کە زەرفێکی بەدەستەوە بوو بەرەو ڕووم هات و پێی گوتم تۆ دەبیت بە وێنەکێش. دواتر دەستم بە وێنەکێشان کرد و دواتریش بە خۆشنووسی. عوسمان تەها لە بیستەکانی تەمەنیەوە شاری سلێمانی زێدی خۆی جێهێشتووە و لە بەغدا دەژی. تەمەنی گەنجێتی و ئێستایش پیری لە شەقامی متەنەبی بەڕێ دەکات. منم پیشێم هێناوەتە ئێرە و چەندین کەس لێمەوە فێر بوون. لە سلێمانی شێرانیەکان دەهاتن و لێمەوە فێری پیشەکە دەبوون. لە سلێمانی ناوبانگم پەیدا کردبوو. خەڵکی دەیانوت کەسێک هاتووە کە لەسەر پێنووس ناو دەنووسێت. ئەو دەڵێت بەهۆی شەڕی تائیفیەوە ماوەیەک شاری بەغدای بەجێ هێشتووە و گەڕاوەتەوە بۆ سلێمانی. ماوەیەکیش لە پارکی ئازادی سلێمانی کاری دروستکردنی دیاری کردووە. بەڵام پۆلیسەکانی پارکەکە بەردەوام ئەو قەرەباڵغیان بڵاوە پێک دەکرد کە بەهۆی کۆبوونەوەی خەڵک لە شوێنی کارکردنەکەی دروست دەبوو. ئەو ڕۆژانە لە بەیانیەکی زووەوە دەست دەکات بە نووسینی ناو. ڕۆژی لەدایک بوون و شوێن لەسەر پێنووس و کاتژمێر و کەلوپەلی دیکەی دیاری بە زمانەکانی عەرەبی و کوردی و ئینگلیزی. جگە لە زمانی خۆم زمانی عەرەبی و فارسی بە تەواوی دەزانم. ئەنگلیزیش دەتوانم کارەکانی خۆمی پێڕایی بکەم. هەروەها کەمێک لە هەندی و تورکیش دەزانم. لێرە هونەر بەهای نییە. لە وڵاتانی دەرەوە بەرزترین هونەری وێنەکێشانە. عوسمان تەها کە تەمەنی گەیشتووەتە 77 ساڵ ئەو سەرگیری نەکردووە و وێڕای هەڵکشانی تەمەنیشی بە هەمان جۆش و خڕۆشی گەنجیەوە سەرقاڵی پیشەکەیەتی. وەک خۆی دەڵێت دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکان نییە و کارەکەی تەنها بەهرەیەکی خواییە.